بەڵێ ئازانێمە ئەچما لای تەوەریە مێواری کورسات مەگەزین و باس لە کتێبێکی گرنگ و جوانەکەم کە لە 104 وتار پێکاتوە کە تەواوی وتارەکان لەلایەن خاتو هێرۆ برای مەحمەدەوە نووسراون و ئەم وتارانە وتارەکانی نێو گۆڤاری خاکن کە ئەم نەسوورەکە هەستاون بە کۆکردنەوەی جارێک و جارێکی تر لە دووتێی کتێبێکە پێشکەش بە کتێبخانەی کوردیان کردو دیارە تەواوی وتارەکان هەر وتارێک لەسەر بابەتێک یاخود چەند بابەتێکی گرنگ بووە کە بۆ ئێستاش ئەم وتارانە گرنگن و هەمیشەش پێویستن. زۆر بەڕێز کاک ئاکۆ غەریب بەڕێزیان کە شێوەکارن ئەمێوارەیە میوانی کورسات مەگەزین و گفتوگۆکەین لەسەر کۆکردنەوەی وتارەکان و ئامادەکردنی کتێبەکە. کاک ئاکۆ گیان سڵاوت لەبێ، زۆر بە خێراتی. زۆر سپاس بۆ تۆ. کاک ئاکۆ با دەستپێک لە بیرۆکەی کۆکردنەوەی وتارەکانی خاتو هێرۆ برای مەحمەدەوە لێت بپرسم بزانم کە وتارەکان لە گۆڤاری خاک بڵاو کراونەتەوە. ئێوە چۆن بیرتان لەوە کردەوە کە تەواوی گۆڤارەکان جارێکی تر کۆبکەنەوە و لە نێو کتێبێکان لەو دووتۆی کتێبێکە هەمووی بڵاو بکەنەوە؟ لە ڕاستیە ئێمە وەکو ئەم نەسوورەکە هەر وەکو وەفاداریەک بۆ هێرۆخان کە ئەم نەسوورەکەی پاراستووە و ئێستا بۆ تا یەکێک لەو سمبولانەی مێژووی گەلەکەمان، بۆیە بیرمان لەوە کردەوە کە بین جارێکی تر هەموو ئەو وتارانەی کە لە گۆڤاری خاک ئەینووسی کۆی بکەینەوە و لە دووتێی کتێبێکە پێشکەشی خوێنەران و خەڵکی بە شرەفی وڵاتەکەی خۆمانی بکەین. ئەمەش لەو ڕوانگەیەوە هات کە ئەم وتارانە جگە لەوەی کە باری سەرنجی خۆیەتی لە هەمان کاتا بەشێکیشە لە یادەوەری خۆی کە لە ناو نووسینەکانە ئەتوانی چەمکێکی یادەوەریەکانی خۆی جارێکی کە بدۆزیتەوە تایە. کتێبەکە بۆ چی ناوی بە کورتیە؟ ئەو بە کورتیە کە خوێنەر سەیری بکات چی پێگات؟ خۆی لە گۆڤاری خاکە ئەو شوێنێکی هەبوو کە تایە ئەنووسی هەر ناوی بە کورتی بوو، ئەو بە کورتی ئەینووسی، بەڵام بە چڕ و پڕی و بە عومقەوە ئەینووسی. بۆیە منیش بە باشم زانی هەر ناوی کتێبەکە بنین بە کورتی. بۆ شێوەیە بێ. لێرە دەستپێکی کتێبەکە ژنێک لە چەشنی شۆڕەوی ئەو هەمیشە ئامێزێکی کراو و بێدەنگ بوو لە ژێر سێبەرەکەیدا یار و نێار هەستیان بە دڵنیاییە کرد. ئەمە دەستپێکی کتێبەکەیە کە کاتێک دەسەکەی بە خوێندنەوەی وتارەکانی خاتو هێرۆ برای مەحمەد. ئەم پێشەکیە لە چیەوە سەرچاوەی گرت؟ وشەکانی لەکوێوە سەرچاویان؟ ئەو پێشەکیە لە ئەزمموی زیاتر لە 35 ساڵی تەمەنی خۆم لەگەڵ ئەو ژنە سەرچاوی گرتووە. زۆر باشە. کاک ئاکۆ ئینجا باس لە کۆکردنەوەی وتارەکان بکەم لەگەڵتا. ماوەی چەندێکە سەرقاڵی کۆکردنەوەی وتارەکانن وەشمەوێ هەندێک زانیاریمان لەبارەی وتارەکانەوە پێبیت. پێش ئەوەی کە باسی ئەوانە بکەم حەزەکەم باسی دووشت بکەم. یەکێکیان ئەوەیە کە بەڕاستی ئەمە زۆر دەمێکە ئەم بیرۆکەی ئەم کتێبەمان هەیە و من زۆر دەمێک کە زیاتر لە 2 ساڵە بێت کە ئەو وتارانەمان هەمووی کۆ کردوتەوە، جارێکی کە هەمی تایپ کراوەتەوە و کراوە بە کتێب. بەڵام خۆشبەختانە لەم ماوەیە لەگەڵ خاتو کافێ سڵێمان یەکتریمان بینی، هەندێک دەردەشە و دەردەدڵی دنیامان کرد کە یەکێک لەو شتانە باسی هێرۆخانمان کرد کە من بە ئەو ئەویست حەزی ئەکرد شتێک بکات وەک ئەویش هەر وەکو من ئەویست وەفاداریەک بنوێنێ بۆ ئەو تەمەنە زۆرەی کە پێکەوە لەگەڵ یەک بەسەریان بردووە. ئیتر کە من باسی ئەم کتێبەم کرد بەڕاستی ئەوتی من حەزەکەم کە ئەو کتێبە لەسەر ئەرکی من چاپ بکرێ. ئەوە بوو ئیتر هەردووکمان زوو پێک هاتین و بە خێرایی کتێبەکەمان نارد بۆ چاپخانە و چاپمان کرد لەسەر ئەرکی کافێخان. و برای ئازیزم هونەرمەند ئارام عەلیش کە یەکێکە لە دیزاینەرە زۆر باشەکانی کوردستان، ئەویش ئەرکی کێشا و بەرگی کتێبەکەی بۆ ئامادە کردی. زۆر باشە. بێگومان پرسیاری بەرگەکەم لێ کردی لە بەری زۆر سەرنجی منیشی ڕاکێشە، زۆر سادەیە بەڵام
زۆر جوان دیزاین کراوە. ئەو وێنەی بەرگەکە لای کافەخان بوو دایمێ وتی زۆر وێنەیەکی جوانە زۆر حەزەکەم شتێکی بۆ بکەین ئەو لە سەرەتاوە بەنیاز بوو بۆ یەکێتی ژنان بیکەینە تابلۆیەکی گەورە هەڵی بواسین بەڵام بەداخەوە کوالێتی ڕسمەکە زۆر باش نەبوو و بە کوالێتیش دەستمان نەکەوت بەڵام لە دواییە لە ناو ئەم بەرگەیە خۆی بینیەوە و ئەویشی دڵخۆش کرد کە توانیمان ئەو ڕسمی ئەو نەتانزانی کێ ئەو وێنە بەداخەوە نەمانزانی بۆیە نەمان نووسیوە هیچەیە. باشە هیوادارینەوە کەسێک کە وێنەکەی گرتووە لەم کتێبەوە ئەو زانیاریەشمان دەستکەوێت کاگاکۆ. هیوادارین و داوای لێبوردنی شەکەین لەو کەسەی کە وێنەکەی گرتووە دەستی خۆش بێ بەڵام بەداخەوە ئێمە نەمانزانی کێ بوو تا بینووسین. لە کاتی کۆکردنەوەی وتارەکانە بێگومانم کە لە سەردەمی خاکیش و لە کاتی با بڵم بڵاوکردنەوەی هەر وتارێکە خوێنەری بوویت. کام لە وتارەکان کاریگەریەک یادگاریەک تاوەکو ئێستا بڵم لە بیر و هزری کاگاکۆیایە؟ هەموو وتارەکان خۆیان بوون بە بەشێک لە یادەوەری من لەبەرەوەی هەر مانگە و وتارێکی ئەنووسی و بەشێکی یادەوەریەکان ئەوە بوو هەمومان زۆر چاوەڕێمانە کرد تا هێرۆخان وتارەکەی بنووسێ زۆربەی کات وتارەکانی دوا ئەکەوتن خۆشی لە هەندێک شوێنە هەر ئاماژەی پێیەکە ئەو کاتە ماوەیەک کاک زاهیر سەرنووسەری گۆڤاری خاک بوو دوایی کاک باست بوو کاک باستیش ئیتر ئەکەوتە هەلەکە سەما لەسەر ئەوەی کە هێرۆخان وتارەکەی نەناردووە مجەلەکە دوا ئەکەوێ هەمومان ناچار بووین کە بە خەمی کاک باستەوە بین هێرۆخان زوو وتارەکە بنێرە بەڵام هەموو یەکێک لەو وتارانە ئەگەر ئینسان بیخوێنێتەوە لێەوە ئەتوانی کەسایەتی ئەم ژنە تێبگەی ئەم ژنە وەک کەسایەتێکی سیاسی وتارەکانی نەنووسیوە وەک ئینسان نووسیوێتی لە هەر وتارێکە باسی دیاردەیەک ئەکا هەر لە دیاردەی ژینگەوە هەتا دیاردەی خاک و نیشتیمان لە هەموو دیاردەکان لە هەموو جونگەکان ئەم قسەی خۆی هەبووە وەکو ئینسانێک و ڕێی خۆی هەبووە وەکردێتی ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشا و زۆرتر هانیدان بۆ ئەوەی ئەم وتارانە کۆ بکەینەوە لە دووتێی کتێبێکە ئەوە بوو کە زۆربەی زۆری ئەو وتارانەی کە ئەو لەو کاتانەیە نووسیوێتی ئەڵەی بۆ ئێستا نووسراوە جارێکی کە مێژوو دووبارە بێتەوە بۆیە بەڕاستی بەلامانەوە گرنگ بوو کە ئەم وتارانە جارێکی کە دووبارە چاپ بکرێتەوە و لە دووتێی کتێبەکە بیخەینە بەردەستی خوێنەران لە وتارانەیە زۆر شتیتایە ینی زۆر شتیتایە کە سەرنجت ڕائەکێشێ ئەدوەستێنێ مەسەلەن لە بابەتێکی هەیە وتارێکی هەیە بە ناوی هەر بۆ کوردەواری شتێکی وایە لەوە باسی دوو شتەکە یەکێکیان باسی ئەوە کە باسی ئوسترالیاکە کە هەوڵیان داوە لە بینی حکمی جمهوری و پاشایەتیە یەکێکیان هەڵبژێرن لە ئاکام ئەوان پاشایەتێکە هەڵەبژێرن کە سەر بە بڵین بەریتانی پاشایەتی بەریتانیا بوون کۆماری خۆیان ڕەفزەکەن دانەیەکی کە لە شوێنێکە باسی لە ئەوسا کەناڵێک هەبوو ANN باسی کوردەکە لەوێوە ئەم دوو بابەتەی هێناوە بەڵام ئەچێتە ناو قوڵایی بابەتێکەوە کە بابەتێکە لە بۆ قەزەکەی ئێمە زۆر گرنگە ئەڵێ عەرەبەکان ئەگەر تەکنەلۆجیا ئەو باسی بەپێی ئەو سەردەما ئەڵێ ئەگەر عەرەبەکان تەکنەلۆجیا ئەوەندە پێشکەوتوو وایە ئەهاتن بە ئەشیعەی ئێکس مێشکمانیان ئەشیعاگر بۆ ئەوەی بە تەواوی دڵنیابن کە ئێمەی کورد دەوڵەتمان ئەوێ یان نامانەوێ بە بەردەوام ئەم پرسیارەیان کردووە ئەڵێ یعنی باسی ئەوەکە کە ئێمە حەقی خۆمانە لە وڵاتەیە ئەگەر دەوڵەتمان هەبێ ئەگەر باسی وڵاتکەین بەڵام بۆ ئەبێ بڤە بێ و بۆ بێ عەرەبەکان لەمە بترسن ئەمە وەکو بابەتی نەتەوەیی وەکو بابەتی ژینگەیی مەسەلەن باسیەوە کە ئێمە ئەگەر وڵاتەکەمان خۆش بوێ هەوڵ بدەین کە
پیسی نەکەین ژینگە پیس نەکەین باسی ئەو عەلاگانەکات کە هەموو وڵاتی پڕ کردووە و هەموو ئەو ژینگەی ناشرین کردووە کە تاکو ئێستاش بەداخەوە زۆرتر بووە کەمی نەکردووە باسی لێرە من با هەندێک کاک ئاکۆ بە بڵم ناونیشانی وتارەکان بخەمەڕ و هەواڵە خۆشەکان لێرە هەیە ئەشقیا لێرە هەیە زۆر بابەتی تایە 104 ببورن بڵێ ناونیشانەکان زۆر یەک لە یەکتری جیاوازترن هەستە ترسە حسێنە یەکێک لە ناونیشانەکان بە ناونیشانی ناوێکەوەیەکە حسێنە بڵێ زۆر بابەتی تایە کە بەڕاستی ناکرێت لەم بەرنامەیە ئێمە دانە بەدانی باس بکەین بەڵام ئەوانەی کە بابەتی زۆر حساسن مەسەلەن باسی کوردێکی فەلەستینی ئەکات کوردێکی کەرکووکیەکە لەگەڵ کەسێکی فەلەستینی کە ئەمانە چوونەتە تەمەنەوە هەرێکەیان یادەوەری خۆیان هەیە ئەم یادەوەری بابە گوڕگوڕی هەیە و نەوتی هەیە لەگەڵ نەوت و ئاگر و بابە گوڕگوڕە یادەوەری هەیە ئەو لەگەڵ زەیتونە یادەوەری هەیە بەڵام هەرگیز ئەمانە ناتوانن پشتەکانی خۆیان بگۆڕنەوە هەریەکەیان ئەوەی خۆی ئەوێ یعنی زۆر شتی جوان جوانی تیاکە ئەو ئاماژەی پێکا و تەرکیزی خسۆتە سەری مەسەلەن لە باسی گۆرانیە باسی ئەوەکە چۆن باسی ئیلهام مەدفەعیەکە وەکو هونەرمەندێک چۆن توانیوێتی ئەو تەپڵە بچووکە جارێکی کە بهێنێتەوە ناو مۆسیقای عەرەبی لە هەمان کاتە بەراوردی ئەوەیەکە چۆن کامکارەکان کە هاتن بۆ ئێرە کۆنسرتیان کردو بۆ یەکەمین جار دەهۆڵیان جارێکی کە هێنایەوە سەر شانۆ باسی ئەوەکە کە نابێت ڕێگە بەوە بدەین کە ئەم ئالەتە مۆسیقی تازانەی وەکو سایزەر و ئەمانە جێگای ئالەتە ڕەسەنەکانمان بگرنەوە و ئیتر لە بیرمان بچێتەوە زۆر شت باسەکە پرسیاری ئەوە بکەم تەواوی وتارەکان 104 وتارن یاخود وتاری تر هەبوون کە کۆنەکراونەوە یاخود لە کتێبەکە نەخێر ئەوە 104 وتارە لەو 104 وتارە و یەک وتاریان هی خۆی نییە لە ژمارەی 46 2001 وتارێکی تایە کە هەر نووسراوە بە کورتی ئەم جارە میوانداری خاتوشانازی کردووە لە بری خۆی بابەتێک بڵاو کراوەتەوە کە شانازخان نووسیوێتی ما باقی ئەوانی تر هەمووی وتارەکانی خۆیەتی تەنانەت وتارێکی هەبوو لە گۆڤاری خاک ئەو وتارە هیچی نەنووسی وتی هیچ نانووسم یەک لاپەڕەی سپی بۆ دانا ئەوەندە شت هەبوو وتی وا باشترە هیچ ناڵێم بەڵێ لاپەڕەیەکی سپی بۆ دانا ئیتر ئەوەکانی کە هەمووی ئەو وتارانن کە لە گۆڤاری خاک بڵاو بۆتەوە زۆر باشە بۆ دوا پرسیارمەمێ پرسم بابەتی تر بۆ خاتوێرە ئیبراهیم ئەحمەد هەیە کە ئێوە لە پرۆژەتانە هەبێ کۆی بکەنەوە و دووبارە لە دوتۆی کتێبێکە پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەن یاخود پرۆژەی تر هەیە هەیە بەڵێ من پێم خۆشە ئەلبومێک دروست بکەم ئەلبومێکی وێنەیی کە ئێستا سەرگەرمی کۆکردنەوەیم بە تایبەتی ئەو پرۆژانی کە ئێمە پێکەوە کردومانە ئێمە زۆر پرۆژەمان کردو بە یەکەوە زۆر وێنەمان هەیە ئەم وێنانە بەنیازم بۆ ئەم وێنانە هەمووی قسەی لەسەر بکەین ئەمە مێژووی ئەم وێنەیەکەیە لەکوێیە چۆنە پرۆژەکەی چیە زانیاری دروست و تاواتی بەڵێ هەموو زانیاریەکان من خۆم کۆم کردوتەوانێ و خۆشم لەگەڵ یا ئیشەکانم کردووە من ئەمەوێ بەس ئەوانە بکەم بۆ ئەوەی ئەمە ببێ بە هەلێک هەموو ئەو کەسانی تریش کە کاریان کردووە لەگەڵی بتوانن ئەوە کۆ بکەنەوە ئێمە زۆر شتمان کردووە مەسەلەن ئێمە پێکەوە ڕۆیشتینە زێوێ لەوێ هەم مەزاری پیرەمەگرون هەم مەزاری تۆفیق و هەبیبەکمان نۆژەن کردەوە و هەموو دەوروبەرەکەیمان بە بەردی ناوچەکە هەموویمان نۆژەن کردەوە ئەوە زۆر شتی ترمان لەو بابەتانە هەیە کە ئەمانەیە ئیشەڵا لە ئایندە بیکەینە ئەلبومێکی جوان بۆی تەندروست باش بن هەر بەکاری جوانتر کارگەن سپاس بۆ بەڕێز ئاکۆ غەریشەوەکار کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بووی بە هیوای بەردەوامیت کاگا کوگیان دووبارە بەخێراتی مەمنون زۆر سپاس بۆ تۆ